قەیران لەناو دەسەڵات و هێزنواندن لەناو زیندان. لە چەند ڕۆژی ڕابردوودا و بە دوای گیرانی چەند کەس لە پێشمەرگەکانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە کاتی مەئموریەتێکدا لە ناوەوەی وڵات، شەپۆلێک لە تەبلیغاتی ناسرا و ناڕەوای ڕژیم بە ئامانجی زیان پێگەیاندن بە بەرهەقبوونی جێگە و پێگەی معنەوی و سیاسی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لە لای بیرروڕای گشتی کەوتووەتە ڕێ. سەرەڕای هەر ڕەخنەیەک کە لەم شێوە حرەکەتانە و لە هەلومەرجی ئێستەدا هەمانە هەموو لایەک لەگەڵ شێواز و تاکتیکەکانی دوژمن سەبارەت بە بابەتی لەم چەشنە ئاشناین. دروستکردنی سناریۆی ناڕاست و دوور لە واقعیەت بە ئامانجی نواندنی هێز بۆ چاوترسێنکردنی خەڵک، شاردنەوەی کەلێنە قوڵە ئەمنیەتیەکانی و بردنە سەرەی ورەی هێزەکانی شێوەیەکی ناسراوە لە کار و کردەوەکانی دام و دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی و ئەمڕۆ ئیتر کەمتر کەسێک بایەخیان پێدات. حکوومەتی ئیسلامی لەگەڵ کۆمەڵێک قەیرانی قوڵی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و دیپلۆماسی بەرەو ڕوە و وەڵامی ڕژیم بە سەرجەم ئەو قەیرانانە سەرکوتی زیاتر لە ناوەوە و پەرەپێدان بە کاری تێرۆریستی لە دەرەوەیە. ملیۆنها کەس لە ژنان، لاوان، معەلیمان، کرێکارانی بێکار، کەشاوەرزان، ماڵ لە دەستچوان، خانە نشینکراوان، خەڵکی کوردستان، دانیشتوانی بێبەشی خوزستان و ئەو کرێکارانەی کە تەنانەت حەقدەستەکەمەکەشیان لە کاتی خۆیدا پێنادرێ، ڕۆژ نییە دەنگی ناڕەزایەتی خۆیان دژ بەو بارودۆخەی ئێستا و بە شێوەی مانگرتن و کۆڕ و کۆبوونەوە و خۆپشاندانی سەرشەقام دەرنەبڕن. وەڵامی ڕژیم بەم ناڕەزایەتیانە و بەداخوازی جەماوەری ناڕازی بریتی بووە لە دەست بە سەرکردنی زیاتر، تەقەی ڕاستە و خۆ لە ناڕازیان، نواندنی تونند و تیژی لە شەقام و ناو زیندانەکان. ئەو ڕژیمە داماوە کە توانایی چارەسەری کێشەی ژیان و بەڕێوەچوونی خەڵک و وەڵامدانەوە بە کارەساتی ژینگەیی، پێکهێنانی هەلی کار و پێشگرتن لە گرانی ڕۆژ بە ڕۆژ زیاتری نییە و هەروەها بێتوانایە لە ئاز نفوزی دام و دەستگای زانیاری و ئیتلاعاتی وڵاتەکانی تر و بە تایبەت ئیسرائیل لە قوڵایی سیستەمی ئەمنیەتی و ئیتلاعاتی ڕژیمدا بۆ بەڕێزکردنی لایەنگرانی خۆی و بۆ نیشاندانی هێز پەنای بروەتە بەر دروستکردنی سناریۆ لە ڕێگەی ئەشکەنجە لە ناو زیندانەکاندا و هەر تاو ناتاوێک ژمارەیەک لە چالاکانی شینگەیی، نووسەران و هونەرمەندان، ژنانی ناڕازی بە حیجابی زۆرە ملێ، کۆمەڵێک لە چالاکانی فەرهەنگی و مامۆستایان، هەڵسوڕاوانی کرێکاری و سیاسی و پێشمەرگەی بەدیلگیرا و لە داوەخات و لە ژێر ئەشکەنجەی وەحشیانەی سەدە ناوەڕاستیدا ناچار بەدان پێدانانێکی بێبایەق دەکات و بە دروستکردنی سەناریۆی ناڕاست و سوا و تۆمەتی بێبنەمایان بۆ دروست دەکات. ئەم زیندانە سیاسیە بێدیفاعانە لە زیندانەکاندا لەگەڵ بەدەستهێنانی یەکەم دەرفەت ناڕازبوونی ئەم سیناریۆیانە و ئەشکەنجەی بێبەزەیانەی خۆیان لە قاوەدەن و هەموو وتە و دان پێدانانە ناچاریەکانی خۆیان لە زیندان وەرەگرنەوە و لە مافی ئینسانی و کەرامەتی کەسێتی خۆیان دیفاعەکەن. 43 ساڵە کە شایەتی ئەشکەنجە و گوشار لە زیندانەکان بەڕێوەچوونی دادگای فەرمایشی بۆ ڕێخستن و دروستکردنی سەناریۆی دژە ئینسانی و ناواقعین. ئەگەرچی خۆراگریەکانی ناوەوە و دەرەوەی زیندان هەتا ئێستا زۆر یەک لە سەناریۆ و پیلانگەڕیەکانی ڕژیمی تووشی شکست و ناکامی کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدەست بەسەرکرانی هەر چالاکێکی سیاسی لە کوردستان و ئێران بەگشتی مەترسی ئەوە لە ئارادایەکە ڕژیمی داما و دام و دەستگای گەندەڵ و جەنایەتکاری ئیتلاعات دەست بکەن بە دروستکردنی زەنجیرە سناریۆیەکی ناڕاست و ئەمنیەتی و ئەوەی کە لە بیرروزەینی نەخۆشی خۆیاندایە بەسەر زیندانیانی بێدیفاعدا بیسەپێنن. حکوومەتی ئەشکەنجە و ئیعدام گەلێک ڕسواتر لەوەیە کە خەڵکی شەریف و ئازادی خواست باوەڕ بە هەراوهوریەی تەبلیغاتی و سەناریۆ ڕسوا و ناسراوەکانی بکەن. دیفاع لە زیندانیانی سیاسی و خواستی هەڵوەشانەوەی ئەشکەنجە و ئیعدام ئەرکی هەر ئینسانێکی شەریف و سەرجەم هێزە پێشکەوتن خواز و ئازادی خوازەکانە. حکوومەتی ئیسلامی بەرپرسی گیان و تەندروستی زیندانیانی سیاسیە و هەر چەشنە سەناریۆ سازیەکی ئەم ئەشکەنجەر و جەنایەتکارانە دەبێ مەحکوم و بێبایەخ و بێئیعتیبار بکرێت.